یەی ئومەتی ئیسلامی لەم مناڵە ڕەنگ بداتەوە. هیچ ئومەتێک نییە وەکو ئەم ئومەتە بێ. ئەخر ئەم ئومەتە ڕەحم و بەزەیی بەرامبەر بە مرۆڤ هەیە، بەرامبەر بە هەموو جۆرە ئاژەڵەکان هەیە، بەرامبەر بە دار و کەون هەیە. کێن ئەوانەی ژینگە ئەپارێزن مەگەر ئومەتەکەی پێغەمبەری خوانین صلی الله عليه وآله وسلم لە ئەخیر لەحظەی عومر تا گوێت لێ بوو نەفخی سوور لێدرا دارێکە پێ بوو بینێژن. ئەم ئادابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە ئەمە ڕفق و نەرمیە. ئەم مناڵە فێرکە لەگەڵ مێرولەیەکە چۆن هەڵس و کەوتکە، لەگەڵ چۆلەکەیەکە چۆن هەڵس و کەوتکە. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەم ئادابە جوانەی بە مناڵەکان ئەوتەوە. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە خاڵی یەکەم مەحەبەت، خاڵی دووەم نەرمونیانی و ڕفقەت و ڕەحمەت. ئەم دوو صفەتە هیچ ماڵێک دانامەزرێ ئەگەر مەحەبەت و ڕەحمەتی تیان نەبێ. ژن و مێر دانامەزرێن مەحەبەت و ڕەحمەت نەبێ. مناڵ لەگەڵ دایک و باوکە دانامەزرێن، بەخوا دینداریش دانامەزرێن. وەڵاهی کەسی ئیماندار ئەبێ کەسێکی زۆر بەسۆز بێ. بۆیە ئەمڕۆ سەیرەکەی زۆر ئیماندار کاتێکەوە لە بەردەم شاشەکەی ئەوەستێت ئەبینە ماڵێکی هەژار خوارەوە، ئەمە ڕەحمەتی دینە لە تۆیان خەزنی کردووە. ئەمە بچووک بوویت ڕەحمەتی دین کەوتوتە دڵت ئێستا فرمێسێک بە چاوتایەتە خوارەوە. بۆیە دایک و باوکەکان پێویستە عەقیدەی ئیسلامی شیرینکەن لای مناڵەکان بەچی ئەیکەن؟ ئەم دوو صفاتە لە مناڵەکەتە دابنێ بەس. ئەگەر هیچ کارێکی تر نەکردبێ لە عەقیدەی ئیسلامیە ئەم دوو شتت دانابێت دەستی هەرچی کافرە شکاندووتە. چونکە هەموو کافر ئیش لەسەر ئەوەکە مناڵەکەی تۆ توند و تیژ بێ. بۆ ئێستا کە ئەبینی فڵانە مناڵ بە بلۆک سەری پان کرایە و فڵانە مناڵ ماڵێکی تری کوشت و کاول کرد و کە ئەعلام گەورەیەکە، ئەو هەموو مناڵە جوانە نابینێکەوە خەریکی خزمەتکارین، فۆکس ئەخاتە سەر ئەوەی، هەموو قووەتی خۆی خاتە سەر ئەوەی کە هەڵەیەک ڕوو ئەدا. ئێوە ئەزان ئەمە هۆکارەکەی چییە؟ دڵنیا بن لەوە هەموو ئیشی کافر ئەوەیە مناڵەکەی تۆ ئەبەو شێوازە لێ بکە، بیکاتە دڕندەیەک هیچ هەستێکی نەبێ. ئەوان کەسێکیان ئەوێ بێ هەست بێت، مناڵێکی بە هەستی عاقڵیان ناوێ. کافر کاری زۆر لەسەر ئەمە کردووە. ئێمەی موسڵمان لە بەرامبەرە ئەم دوو صیفەتە بچێنین، بغز نەهێڵین و هەروەها ڕەحمەت و بەزەیی لەناو دڵی مناڵەکە بچێنین، کیفایەتە بۆ ئەوەی کە عەقیدەی ئیسلامی لە دڵ و دەرونی ئەم مناڵە دامەزرا بێت. چونکە هەموو کاتێک کە ئەم مناڵە سۆزی ئەجوڵێت بەرامبەر بە ئاژەڵێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەتە یادی خۆشەویستی دین لە دڵیا گەشە ئەکا، خوا بە عەزەمەتی خۆی یەتە پێشچاوی. کاتێکەوە ئەبینێ ئەمری پێکراوە، فەرمانی پێکراوە نەرم بێ. کاتێ مناڵێکی بچوو کە گوڵێک لێ ناکاتەوە، دەستی بۆ نابا، ئەزانێ ئەمە جەماڵێکی هەیە، ئەمە ذیکری خوا ئەکا. کاتێ ئەم گوڵە لێ ناکاتەوە مەبەستێکی زۆر گەورە هەیە لە پشتەوە. ئەم مناڵە ڕۆحێکی گەورە دایمەزراندووە. ئەویش ئەوەیە جوانیەکان ئەبینێ، خۆشی ئەوێ، گوڵێکی خۆش ئەوێ، دارێکی خۆش ئەوێ، هەوایەکی خۆش ئەوێ، وڵاتەکەی خۆی خۆش ئەوێ.